بەناوی خودای گەورە و میهرەبان. برایان خوشکان هاو نیشتیمانیانی خۆشەویست، لای هەمووان ڕوون و ئاشکرایە کە ماوەی 3 ساڵ و نیو تێدەپەڕێت بەسەر تیرۆرکردنی شەهید مرادکانی کوردە و هەواڵەکانی. سەرەڕای ئەم غەدرە گەورەیە کە لە ئێمە کرا، بەڵام بێدەنجی و بێدەسەڵاتی دادگاکانی سنووری ئیدارەی ژێردەسەڵاتی یەکێتی تاکو ئێستا نەیانتوانیوە کە تەنها بچووکترین بە دوواداچوون بۆ کەیسی تیرۆرکردنی شەهید مراد و هاوڕەکانی بکەن. لەبەر ئەوەی ئەنجامدەرانی ئەم تاوانە قێزەونە زۆر خۆیان لە دادگاکان بە گەورەتر و بەرزتر دەزانن، لای ئێمەش و دادگاش ڕوون و ئاشکرایە کە ئەنجامدەرانی ئەم کارە تیرۆریستیە چێبوون و تاکە تاوانی تیرۆرکردنی براکەمەوە بوو کە کەسێکی دڵسۆز و خۆنەویست بوو، خۆی بە خزمەتکاری ئەم گەلە ستەمدیدەیە دەزانی، هەموو تەمەنی خۆی بۆ سەقامگیری ئاشتی و ئارامی و چەسپاندنی یاسا تەرخان کردبوو. ئایا دڵسۆزی و خۆنەویستی بەخشینی گیان و خوێن بە وڵات دەبێت بەم شێوەیە وەڵام بدرێتەوە، یا ئەوە تا ئەوانەی مرادکانی کوردەی و هەواڵەکانیان تیرۆر کرد هەر لە سەرەتاوە بۆ لەباربردنی دۆزی ڕەوای گەلی کورد بە پلان دروست کراون. دوای تیرۆرکردنی شەهید مراد و هاوڕەکانی لە جیاتی ئەوەی بکوژان و تیرۆرستان بە هەڵەوە قێزەونەکەی خۆیان دابستنەوە، تاکە شاهیدی زیندوی ئەو کەیسا شەهید فرسەد مەلەکی بوو کە لە ڕووداوێکی تەمومژاویدا دوای ساڵێک و نیو ئەویشان تیرۆر کرد بۆ پەردەپۆشکردنی تاوانەکەیان. سەرەڕای ئەم هەموو نەهامەتیانەی بەسەر بنەماڵی ئێمە و هەواڵەکانی شەهید مرادیان داهێنا، ئێستاش بەنیازن لە ڕێگای نانەوەی دووبەرەکی و هەڵخەڵەتاندنی چەند کەسێکی ناو بنەماڵەکەمان کە دوور و نزیک بەشێکیان پەیوەندیان بە خوێن و گیانی کاکمەوە نییە، بە پارە و دەسەڵات دەیانەوێت کەیسی تیرۆرکردن و کارە تیرۆریستەکەیان بشارنەوە و بەلاڕێی دابەرن. لێرەوە داواکارم لە جەنابی براگەورە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و دادگا و داواکاری گشتی هەرێمی کوردستان کە هەوڵی جددیتر بدەن بۆ بە سزاگەیاندنی ئەو تیرۆریستانەی کە تا ئێستاش خۆیان لە یاسا بە گەورەتر دەزانن. هەمووان دڵنیا دەکەینەوە کە ئێمە تا دوا هەناسە و دواتنۆکی خوێنمان دەست لەو کەیسا هەڵناگرین و هیچ شتێک ناتوانێت بمانوەستێنێت تا بە سزاگەیاندنی سەرجەم ئەنجامدەرانی ئەم کارە تیرۆریستیە. پشتیوان بە خودای گەورە دوای تەواوکردنی ڕێکارە یاساییەکانی ئێرە سکاڵاکەمان دەبینە دادگاکانی ئەوروپا و ئەمریکا و وڵاتانی عەرەبیش. هێمنکانی کوردەیی برای شەهید مرادکانی کوردەیی من بەڵێنم لە دەستگای میدیای خۆن کورد دەگوترێت کە شەهید مراد بە دوو گول لە بریندار کراوە کە لە قاشی دراوە براوەتە دەباشان لەوێ کوژراوە یا لەوێ کۆشی دوای کردووە. ئەم زانیارە تا چەندە لایەکەم بە برینداری بردراوە لەوێ لە ژێر ئەشکەنجە و هەڵواسین و چەقۆ و کارەبا و تەعزیبێکی زۆر گیانی دەستداوە. بەڵێ دەباشان تەعزیب دراوە، یعنی لەوێ کوژراوە شەهید کراوە یا بەڵێ لە دەباشان شەهید کراوە.